نخوشخانه آشتی و فێرکاری دشین بێژین یەکێکش لە گەورەترین و مەسترین نەخوشخانەیەت حوزە ئیدارە سەربەخۆ سوورانە کە مراجع gelek زورێت هەیە بوێ نەخوشخانێ لە چەند بەشێت گەورە پێکتێت و دێشێن بێژین وەکی بەشێ ئەو بەشێت زور گرنگ وەکی بەشێ قەستەرە و فەتح سەدر ئەوە دوو بەشێت مەزنن کولبێرە هەیە و گشت عملیاتیش بێرە تێنە ئەنجامدان. سبارت به مانگا پیروز رمضان ما محاوله کردی که اما بتوانین زیاتر به بارگرانی است باش فریا کردن های امکان کنی و مال برنامه ده های چند روز رمضان تی پریحتانو که احتمال ما نکرد بیتن بس دانانا چند قوت که آن هزکا مروی بو باش فریا کردن که احتمال هم 2 حتی 3 کارمندی دانین چکوب راستی ماندینه. او کسی تین ایره همه دوی کمای خوش کمای برای ما باب ما چه درقی نکریه بس اساس کم زیادتر خدمت او کسی بکنه تین ایره چون که اول نعمت که خدای دایتم و من دبیتن جوانترین شیوه بتوانین خدمت خلقی بکنین و او نعمت دام استفاده لی بکنین. ماذا نخوشخانەی فریاکەوتنی ئاشتی طبعاً پێشوازی لە هەموو ڕووداوەکانی هاتوچۆ و خوا نەخواستە جەڵتەی دڵ و هەموو نەخۆشیەکان دەکەین بەڵام بە بۆنەی هاتنی مانجی ڕەمەزان سەرڕای ئەم نەخۆشیانە لەو مانگەدا زیاتر بە تایبەتی دوای باربانگ زیاتر ئێستا ئەو نەخۆشانە دەبینین کە ئیلتیهابی گەدەیان هەیە یاخود بە زوکچوو و شانەوە دێن کە ئەم نەخۆشیانە زۆر زیاتری کردیا بە بۆنەی هاتنی مانجی ڕەمەزان. پێمان لۆ ئەم نەخۆشانە ئەوەیە کە بەخۆشیان دەزانن پاش ئەوەی کە بۆ ماوەی لەوانەیە 10 لۆ 12 کاتژمێر خواردن ناخۆن لێرەوە لێدەیە کە بەڕاستی گەدەی ئینسان کە خواردن نهاتن لەوانەیە هەندێک کچکە بکتەوە ئەگەر هاتوو لە کاتی بەربانگدا لە غافڵەتی ئەو خواردنە زۆرە بە یەکجاری بێتە ناو گەدەی مرۆڤ ئەوەی لێدەیە تووشی گەڕانەوەی ترشی ئەو ناو گەدەی دەبنەوە بۆ ناو سرێنسک و بۆ ناو گەدا.